چارەنووس یاسادیش یەکلایی بۆوە کەچی هێشتا چارەنووسی موچەی هەرێم یەکلایی نەبۆتەوە. نزیکەی 10 ڕۆژ لە مانگی 12 ئەم ساڵ تێپەڕیوە و ئیتر لەسەری ساڵی نوێ نزیک دەبینەوە. موچەخۆر و فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش هەر ڕۆژە و لەلایەکەوە بەهۆی دواکەوتنی موچەکانیان ناڕەزایەتی دەردەبڕن. چارەنووسی ڕژێمەکەی ئەسەد لە سووریا یەکلایی بۆتەوە کەچی لە هەرێمی کوردستان و عێراق هێشتا چارەنووسی موچەی مانگی 10 و 2 مانگی کۆتایی ئەم ساڵ دیار نییە و بە دوو حکوومەتی هەرێم و فیدراڵی نەیانتوانیوە تەنانەت موچەی مانگی 10 فەرمانبەران دابین بکەن. سەرچاوەیەک لە حکوومەتی هەرێمی کوردستان کە نەیویست ناوی ئاشکرا بکرێت بە تیواری ڕاگەیاندووە لە 1 تا 2 ڕۆژی داهاتوودا موچەی مانگی 10 دابەش دەکرێت. ئەو سەرچاوەیە ڕایگەیان ڕۆژی سێشەممە دەست بە دابەشکردنی موچە دەکرێت. ئەگەر فریاش نەکەون ئەوە ڕۆژی چوارشەممە موچەی مانگی 10 دابەش دەکرێت. دەکرێت ئێوەی بینەر بپرسن بۆچی فریان ناکەون. وڵی لە ڕاستیدا ئێمەش نازانین بۆچی فریان ناکەون. بەڵام بە پێی قسەی سەرچاوەکە تا سپینە چاوەڕوانی بەغداد چونکە ئەمڕۆ وڵامیان نەداوەتەوە بۆ ناردنی پارەی تەواوکاری موچە. دەشڵێت ئەمڕۆ کۆتا بڕیار لەسەر پڕکردنەوەی کورتێنانی موچە دەدرێت و دەست بە دابەشکردنی موچەکە دەکرێت. هەر چۆنێک بێت موچەی مانگی 10 فەرمانبەرانی هەرێم بە زۆر و پێداگری خەریکە یەکلایی دەبێتەوە. بەڵام هێشتا چارەنووسی دوو موچەکەی مانگەکانی 11 و 12 دیار نییە و موچەخۆرانی هەرێمیش پێیان وایە کە موچەی ئەم دوو مانگیان بکەوێتە دوای ساڵی نوێوە، واتە لە مانگەکانی 1 و 2 2025 موچەکانی 11 و 12 بەسەردا دابەش بکرێت، یان دەکرێت بڵێن دوو موچەکەی کۆتایی ئەم ساڵ چارەنووسیان وەک سێ موچەکەی ساڵی ڕابردوو دەبێت.